بە مەبەستی دانانی پلان بۆ بەشی خوێندنی کوردی و دەستپێکیکردنەوەی قوتابخانەکان و ناڕازی مامۆستایان سەبارەت بە موچە بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی و یەکێتی مامۆستایان و یەکەی سەرپەرشتیاری کەرکووک لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانە کوردیەکان کۆبوونەوە و بڕیاریاندا جگە لە ڕۆژی شەمە ڕۆژی پێنجشەممانیش بکرێتە پشوو لە قوتابخانە کوردیەکاندا. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا شێرزاد ڕەشید کاکە بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی وتی هەموو هەوڵەکان بەو ئاراستەیەن کێشەی مامۆستایانی کەرکووک چارەسەر بکرێت و هاوشانی ئەوانیش داوا لە حکوومەت دەکەن موچەی مامۆستایانی کەرکووک چارەسەر بکەن. نوێنەری مامۆستایانی ناڕازیش دەڵێت سبەی خۆپیشاندان ئەنجام دەدەن و داوا دەکەن ڕاژەکانیان لە هەرێمەوە بخرێتە سەر ناوان. سەبارەت بەم ساڵ کە پێش چەند ڕۆژێکی ڕابردوو دەنجێک لە ناو شاری کەرکووک پێیا بوو بەناو دەستەی مامۆستانی ناڕازی ئێمە توانیمان ئەمڕۆ لەو کۆبوونەوەیە جۆ لە سەرنج و تێبینەکانی ئەوان ڕابگرین لە هەر شوێنێک بن بەڵێ من دێمە ناویان و لەگەڵشانە دەنگ بەرزەکەی نەواڵێن حکوومەت موچەمان دەوێ. ئێمە بەیانی گرتبوونەوەیەکی هێمنانە و مەدەنی خوازانەمان هەیە لە بەردەم پەروەردەی گشتی کەرکووک بۆ داکۆکیکردن لەسەر مافەکانمان و ئێمە تەنها جیاوازیمان لەگەڵ یەکێتی مامۆستایان یەک خاڵێکی بچووکە ئەویش لە کردەیە گەلێک گەورەیە ئێمە ئەمانەوێت دروستکردنی فشارێک لەسەر دەسەڵاتی کەرکووک لەسەر دەسەڵاتی بەغدا بۆ ئەوەی ڕێژەکەمان بگەڕێتەوە سەر حکوومەتی مەرکەزی. لەلایەکی ترەوە بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری کەرکووک وتی نیگەرانن لە حکوومەتی هەرێم و ناوەند و چەندین جاریش ئەو نیگەرانیانەیان گەیاندۆتە لایەنە پەیوەندیدارەکان بەڵام سوودی نەبووە. سەرۆکی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستانیش دەڵێت چارەسەر بۆ دۆخی مامۆستایانی کەرکووک گەڕانەوەی ڕاژەکانیانە لە هەرێمەوە بۆ سەر ناوەند بۆ ئەو مەبەستەش لە یادداشتەکەیاندا بۆ ئیدارەی کەرکووک خستویانەتە ڕوو. ئەم خوێندنی کوردیە لە بینی دوو داشماوینەتەوە وەکو باس لێکردن لا من الذين آمنوا ولا من الذين كفروا يعني لە بینی ئەو لەو پردای ئێمە ماوینەتەوە هەندێک شتەبێ حاڵەت ئەڵێن ئێوە سەر بە عێراقن هەندێک حاڵات دەبێت ئەڵێ سەر بە هەرێمی ئێمە هیچ کاتی ڕازی نەبووینن لە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان نە لە ئەدایی حکوومەتی بەغا. ئێمە داوامان کردووە ڕاژەکانمان بگوازینەوە لە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و سەر وەزارەتی پەروەردەوە بۆ سەر عێراقی فیدراڵ وات ئەمە چارەسەرە بنەڕەتیەکەیە من ئومێ دەکەم ئەمەش بتوانین و سەردانی ئەندام پەرلەمانە بەڕێزەکانمان کردووە کە ئێمە لە کەرکووک 8 نوێنەری کوردمان هەیە. لە سەرەتای دەستپێکی خوێندنی کوردی لە کەرکووک مامۆستایانی ناڕازی داوا دەکەن کێشەی مامۆستایانی ناوچە دابڕێنراوەکان چارەسەر بکرێت بۆ ئەوەی بتوانن لە ناوەندەکانی خوێندن لەوانەوتنەوە بەردەوام بن چونکە بەوتەیەوان ئەگەر کێشەکانی مامۆستایان لە کەرکووک چارەسەر نەکرێت خوێندنی کوردی مەترسی شکستی لێ دەکرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.